من ناوم ئاری حەمەیە دانیشتووی شاری سلێمانیم هەر لێرەش لەدایک بووم. ڕاستی من زەمانێکی زۆر لە شەقامی مۆلۆی کارەکەم. من کارەکەی خۆم با بڵێن ئیشی من ئیشی گرافیک دیزاین و چاپەمەنیە. نزیکی 5 ساڵە هاتوومەتە ئەم شوێنە بەو پێی کە خانوویەکی کۆنی شاری سلێمانی بۆ ژیانی تیا بووە. لە خەمی ئەوەیە بووم ئەم شوێنە بکەم بە شوێنێک کە بۆنوبەرامەی شار بات. لە ڕاستیە کۆکردنەوە و ڕێخستنی ئەم کەلوپەلانە سانا نەبوون، ئاسان نەبوون. هەم کاتی زۆری برد، هەم لە ڕووی مادیشەوە کە پارەیەکی باشی ویست. جاریواوە بۆ شەو تا درەنگانێک ماومەتەوە بەس پارچەیەکم داناوە لێرە نالەوێ لێرە نالەوێ هەتا ئەو ئەحساسەیەوە بە من کە شوێنی خۆیەتی. ڕاستی من دوو بەشمێ لە شوێنەکەمە. بەشی خوارەوەم تا ڕادەیەک کەرەستەی تریتایە کە با بڵێن مۆدێرنە یان هی کوردی نین یان هی ناوچەکە نین، شەرت نییە کوردی بێ میزۆپۆتامیا بەعام. باغدانم بە کتێب و با بڵێن بە هونەرمەندانی شاری سلێمانی مەبەستم حتمما ناوچەگەری نییە، بەڵام فۆرم و شێوازی ئەم ماڵە تاوە سلێمانیانەیە. باوەڕم وا بوو کە مۆدێرنا با بڵێن مۆدێل وای لە زەوق و بینینی گەنج کردووە کە ئەم شتانی لەلا زۆرین بێت، زۆر ئەرزشی نەوێ، بەڵام پێچەوانەکەی بۆتەوە. خەڵکانێکی زۆر هاوڕێ ئەم ئەوانەی کە هاوڕێژ نین شوێنەکە ئەناسن سەردان مەکەن تا ڕادەیەکی زۆر باش تا ئێستا استیجابێکی زۆر باش هەبووە، ینی وزەیەکی ئەرێنی زۆر باشیان ناومەتەیە. ئەمە نەک خۆمان خەڵکانی بێگانە ژێت بەڕاستی هیچ نابینێت جگەلەوەی کە کافەیەکی کۆپی غەربی یان عەرەبی هەروانە ئەبینێ ئەویش چای لەوە تێر بووە. پێویستی بەوەیە کە ئێمە لێرە پیشانی بین ئێمە پێشتر ئاوا بووین، ئەممان هەبووە، ئەمە هونەرەکەمانە. حتمما حەزەکەم گەورەتر بێ، بەڵام تەسەوورەکەم توانای ئینسانیش مەحدودە، هاوکاریش نەک هاوکاری مادی معنەویش بێت ضرورە بۆ ئەوەی کە ئەم شوێنە گەورەتر کرێیان باشتر بکرێت، دیزایانی باشتر بکرێت. گرنگە ڕاستی ئەو شوێنانەی کە بەرپرسیارن لەم شارە لە کولتور و لە فەڕەنگی ئەم شارە لانی کەم سەردانێک بکەن کە تا ئێستا سەردانیان نەکردووە.